سپاس دکم به گمانم گلک سپاس جبو بزنای گوران دکن و ده سری ده برز عمر سید علی کو سکرتری یانجی ریخری گشتیه یه گورانه پیشوازی کی گرم گرن شانده کنکی gelek spasiye xwe bo wan diyar dikin pêşkeş dikin û li heman şewazî ku li tevgera goran gişî dikin. Me li gel birêzan hinek pirsên yekîtiya neteweyî ku çi û tehdît û êrîşên li ser hin beşên Kurdistanê me li gel hevdû hineke guftûgo kir, me gel hinek hevdû sohbet kir. ام هلوستك مشترك دركته هولي بقلكي ارني لهلوست و تشاركين كنكي دكان بري بيغمان جواب ديار يعني هر شربشين كردستان بن تهديد دجمن ديه دسكفتي و قزن جنگلي كرد دخوازن كجولي راكن تيك ببن بيويستك و ام كردجي هلوستك مشترك هلوستك نتويي لهمبري پارستنی وان دستکفتیان کو ام بکن و یک رزیا کرد کو پیدا کندنا با خوده جهر چاربشین کردستانی ده گرینگا هزولانه سیاسی کانی کردستان لهم پارچکانی کردستان آگان لیک به همه هنگ بن یک رزی هبه با معامله کردن و روبروبونوی او روداوانی کدینه پیش خاڵی شتری زۆر گرنگ ئێمە جەختمان لەسەر کردەوە کە قەزیەی کوردی مەسەلەی کوردی پەیوەندیەکانی پارچەکانی کوردستان و هەموو پارچەکانیش بێکەوە بەگشتی گرنگە بگاتە ناوەندە گرنگەکانی دنیا ئێستا سەردەمی پەیوەندیەکانە سەردەمی گەیاندنی پەیامە بۆیە ئەو یەکریزەی کە گرنگە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان دروست بێ هەڵگری ئەو پەیامە گەورە بێ کە دۆزی کورد مەسەلەی کورد پێویستی بە بەرەو پێشچوونی زیاترە پێویستی بە پاراستنی زیاترە ژیانی سیاسی ژیانی ڕێکخراوەیی پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکان پەیوەندی باشن بەڵام بێگومان بێبەرینین لە ململانێ لە هەبوونی ڕئیس جیاواز هەندێک جار لە ناکۆچی هەموو ئەمانە وا دەکا هەندێک جار ئەو پرۆژە و بەرنامانەی کە کۆنگری نەتەوەیی کورد هەیەی لەوانەیە بەشێکی ببێتە هۆی دواخستن یاخود هەندێکی بێتە تەگەرە بۆیە ئێمە جەختمان لەسەوە کردەوە کە دیالۆگ حیوار پێکەوە دانیشتن ئاڵگۆڕکردنی بیرروڕاکان وا دەکا کە بربەستەکان کەمتر بێتەوە و ئێمە پیشانیشماندا و پێشتریش پیشانمانداوە ئەسڵەن وەفدی بەڕێز سوپاسی بزنەوەی گۆڕانیان کرد کە نوێنەرەکانی گۆڕان لە ناو کۆنگری نەتەوەیی کورد بەشداری کارا و ڕۆڵی کاریگەریان هەبووە.